دەربارەی مێژووی سویدا. ئەمڕۆ سوید یەک لە دەوڵەمەندترین وڵاتەکانی جیهانە و یەکێکە لە یەکسانترین. هەموو مافی هەڵبژاردننی دینی خۆیانەیە یان ئەگەر دەیانەوێت بڕویان بە هیچ نەبێت. بەڵام هەمیشەوەها نەبووە. 200 ساڵ لەمەو پێش سوید یەک لە هەژارترین وڵاتەکانی ئەوروپا بوو. زۆربەی خەڵک لە دەروی شار دەژیان. منداڵی زۆر کەم دەچوونە خوێندنگە. زۆربەی ئەوانی لێرە دەژیان تەمەنیان تەنانەت نەدەگەیشتە 50 ساڵ. بە تەنگی و چڕی پێکەوە دەژیان. ئەلکۆهۆلیان لانی کەم لەگەڵ هەموو ژەمەکان دەخوارد. سەرۆک خێزانەکە مافی یاسای لێدانی هەم ژنەکەی هەم منداڵەکانی و هەم سەپانەکان و کەڵفتەکانی هەبوو. هەندێک هەر لە تەمەنی 5 تا 6 ساڵی وەک کڵفەتە بچووک و سەپارە بچووک دەستیان پێدەکرد. مرۆڤی پیر وەک ڕابەر دەبینران. ئەوە بەمانەی ئەوە بوو کە جێڵگەکەیان ڕادستی یەکێک لە منداڵەکانیان دەکرد و دەیان گواستەوە بۆ کۆخێکی بچووکتر لە جێڵگەکە، کۆخی ڕێزپەڕی. گرێبەستێکیان دەنووسی کە تێیدا نووسرا بوو کە هەر ساڵێک چ شتێک وەرگرن. داری سوتەمەنی دەنک و کا. نزیکەی 100 ساڵی تەواو لەمەو پێش نەشیاو بوو بۆ ژنێکی هاوسەردار کە لە سوید بڕواتە دەرەوە بەبێ ئەوەی سەری بپۆشێت. تەنیا کڵێسایە کە ڕێپێدراو بوو کڵێسای شاری مەسیحی لوتەرشکا بوو. کڵێسا دەسەڵاتێکی زۆری هەبوو. ئەگەر بەدەگمەن بڕۆشتیتایە بۆ کڵێسا بە توندی تەمبەیان دەکردی. لەسەر کۆچەدارەکە لە دەرەوەی کڵێسا ناچار دەبووی دانیشیت بۆ ئەوەی خەڵک تفت لێ بکات. ئەگەر خیانەتت کردبایە ناچار دەبووی لەسەر کورسی لە سۆزمانیەکە لە نێو کڵێسا دانیشیت. وە خۆشەویستی بڕیاردەر نەبوو بە چێشو بکەیت. ئەو کاتە سەر بە چ بنەماڵەیەک بووی گرنگتر بوو. چێڵگەیەکی چەندە گەورەت هەبوو. یەک جار لە ساڵ لێپرسینەوەی ماڵ بوو. ئەو کاتە قەشەکە دەهات و لێپرسینەوەی لەگەڵ گەورە ساڵەکان دەکرد بۆ ئەوەی ئینجیلی خۆیان بزانن. لە نیوەی سەدەی 1800 سوید وڵاتێکی لە پێشکەوتندا بوو. خەرمانەکان خۆراکیان بە ئەندازەی پێویست نەدەدا. مرۆڤەکان لە برسان دەمردن. لێرە بەدبەختی و نەخۆشی گەل بوو. لە ساڵی 1850 سوید ئەوەندە هەژار بوو کە خەڵک دەستیان کرد بە هەڕاجکردنی منداڵی هەژار و پیران بۆ ئەوانەی کە داوای کەمترین قەرەبوویان دەکرد بۆ بەخێوکردنیان. زۆربەی کات منداڵەکان سەخت کاریان دەکرد لەو چێلگانەی کە بۆیان دەچوون. هەڕاستکردنی مرۆڤی هەژار بەردەوام بوو هەتا ساڵی 1980. زۆر دەستیان کرد بە خەونبینینی شتێکی باشتر. وە زۆر خەونەکانیان وەدی دەهێنا و لە سوید گواستیانەوە. ساڵی 1860 کۆچکردنی بە کۆمەڵدەستی پێکرد بە تایبەتی بۆ باکووری ئەمریکا. ئێمە کەمتر لە 5 ملیۆن بووین. ئەو کاتە و زیاتر لە 1 ملیۆن لە ماوەی 50 ساڵ لێرە گواستیانەوە. واتە 1/4 دانیشتوان. بۆ ئەوانەی کەمانەوە ئاڵوگۆڕێکی هەروەها گەورەیان بەسەر هات. کشتوکاڵ بۆ نمونە زیاتر کاریگەر بوو. بەهۆی ئەوەی کا خەڵکێکی کەمتر پێویست بوو لە چێڵگەکان کار بکەن، زۆربەیان گواستیانەوە بۆ شارەکان بۆ ئەوەی بتوانن کار وەربگرن. کار زیاتر دەبوو ئێستا لەبەر ئەوەی بە پیشەسازیکردن هات بۆ سوید. لە ئەوروپا وڵاتەکانی دیکە پێویستیان بە دار و ئاسن و پۆڵا بوو بۆ پیشەسازی تازەکانی خۆیان. لێرە لە سوید زۆرمان لەوە هەبوو. ئێمە هێڵی ئاسنیمان دروست کرد بۆ بارکردنی هەموو ئەو ئاسن و دارە کە دەمان فرۆشت.
خەڵکی زیاتر و زیاتر دەیانگواستەوە بۆ شارەکان بۆ کارکردن لە کارخانەکان. ئەوە واتە شتی گرنگن کە گۆڕان بە شێوەی کردداری و ئەو کەسی کە ئێستا زگی پڕە دەتوانێت دەست بکات بە بیرکردنەوە لە شتی دیکە. ئارەزوی کۆمەڵگەیەکی دیموکراسی تر و بیری ئازادی تاکە کەس دەستی پێکرد تەنانەت لە لای ئەوانەی کە نەیان گواستەوە. ساڵی 1909 مافی دەنگدانی گشتی دەستی پێکرد بۆ پیاو. لە هەڵبژاردننی ساڵی 1921 ژنان هەروەها بۆیان هەبوو دەنگ بدەن. ئەو حیزبەی کە مافی گشتی دەنگدانی بەسوود بوو بۆی حیزبی دیموکراسی کۆمەڵایەتی کارگەران بوو. دەسەڵات لە دەستی ئەوان بوو لە ماوەی زۆربەی سەدەی 1900. دەیانەوەی سویدێکی ئابووری دڵنیە و زیاتر یەکسانی دروست بکەن. هەمووان وەک یەک هاونەرخ بن. هەموو مافی خانووی باش و دۆخی ئاقلانەی کاریان هەبێت. ئەوەی کە ئێمە پێی دەڵێن ماڵی خەڵک دەستی پێکرد. لە هەمان کات دوو شەڕی جیهانی لە ئەوروپا بەردەوام بوو. سوید توانی خۆی دوور ڕابگرێت و لە کاتێک ئەوروپا کەمتر پێویست بۆ دروست بکرێتەوە دوای شەڕەکان ئابووری سویدی بەهێزکردنێکی ڕاستەقینەی دەستکەوت. زیاتر لە 1 ملیۆن خانوو دروستکرا ئەوەی کە پێی دەوترا ملیۆن بەرنامە. کارگەران بەپێی یاسای مافی 4 هەفتە پشوویکاریان هەبوو. خزمەتگوزاری منداڵ، چاودێری نەخۆش و چاودێری پیران دروست کرا. خۆراکی نیۆڕۆژەی بە خۆڕایی خوێندنگە بۆ ئەوەی هەموو منداڵ بتوانن ئیتر بخۆن. ئەوەیە کە ئەمڕۆ ئاساییانە پێی دەوترێت باش بژێری سویدی. سوید زۆر گۆڕا لە ماوەی تەنها 100 ساڵ. ئایا ئەو 100 ساڵانەی ئایندە چۆن دەبن؟ ئێمە چ شتێک نازانین دەربارەی ئەوە؟ ئەوەی لەسەر ئێمەیە کە ئێستا دەژین بەشداری بکەین و ئەو وڵاتە بە یاسایی